سەبەداخەوە لە ڕابردوو زۆر ئیمزامان کردو زۆر ڕێککەوتن کراوە زۆر ئومێدمەنداوە بە خەڵک بەڵام دوجار بە جۆرێک لە جۆرەکان کێشەی بۆ دروست کراوە بەڵام ئەم جارە ئومێدم وایە لەبەرەوە زۆر قسەمان لەسەر کرد زۆر تەکلیفمان لە یەکێتی و پارتی کرد کە ئەگەر بە جددیتان نییە بۆ ئەوی خەڵک ناومێد نەکەین بۆ ئەوی خەڵک زیاتر ڕەشبین نەکەین بەڵام وعدی بەڵێنی ئەویان داوە کە ناوەکان تەسلیم کەن و هیچ گرفتێک نەبێ و تەسەورم وایە ئەوان ئەوەی من معلومات پێ ئەوانیش تا ئەمڕۆ تەسلیمیان نەکرد بەڵام لەوە چی ئەمڕۆ تەسلیمی کەن ئینشاڵڵا ئومێدمان وایە گرفتێک نەمێنێ ئێمە ئەو کەسانی هەڵمان بژاردوون ئێمە هاتوین هەر لە سەرەتاوە بۆ ئەوی ئەمە شتێکی نوێنەرایەتی خەڵکەکە بۆیە بۆ شێوەیە دابەشمان کردووە نوێنەریان لە قەزای هەڵەبجە نوێنەریان لە ناحیەی سیروان و نوێنەریان بۆ هەورامانت لە خوڕماڵ ئەوەش بە ئالیەتی هەڵبژاردن هەرێکێ لە سنووری خۆیان بەپێی هەڵبژاردن بووە و ئەنجومەن و کادیر و ئەندامانی ئەو سنوورە کۆبوونەتەوە نەفرێکیان هەڵبژاردووە ناوەکانیش ئەوەی هەڵەبجە بەڕێز مامۆستا تۆفیق مستەفایە ماستەری هەیە تەبان لە بیرکاریە و سیروان مامۆستا نەریمان عەلیە دیسانەوە بەکالۆریۆسی هەیە ئەوەی هەورامانیش خوشکێکە بە ناوی ڕازان ئەوو بەکر و دیبلۆمی هەیەویش